لە مانی گوندێکی بچووکی پێک هاتووە لە 55 خانووی بچووک لە لۆس ئەنجلوس کرایەوە وەک بەشێک لە هەوڵەکانی شارەکە بۆ چارەسەرکردنی کێشەی بێلانەکان. وا پێشبینی دەکرێت ئەم گەشە سەندەنە بچووکە ببێتە شوێنی کەمێک زیاتر لە 100 کەس. ئەوەش نۆهەم پرۆژەیە لە شارەکەدا. دنیس لە ماڵە بچووکەکەیدا دەژی. دوای ئەوەی بۆ ماوەی 3 ساڵ لێرەدا بێ ماڵولا نەبوو. شوێنەکە بۆ 2 کەس دیزاین کراوە، بەڵام ئەو لە ئێستادا بە تەنیا دەژی. ماڵەکەی 6 مەتر دووجایە، تەلەڤیزیۆنێکی بچووک و دووشێکی هاوبەش و سیستەمی گەرمکەرەوە و فێنکەرەوەی تێدایە. شوێنەکە ئەمەیە لە ئیستادا، دەرفەتێکەیە بۆ گۆڕینی دۆخەکە. دەزانی مەبەستم لە چییە؟ ئەم خانووە بچووکانە بۆ دابینکردنی ئاسوودەیی و سەلامەتی و بانێکە بەسەرسەری خەڵقەکەەوە دیزاین کراوە. دانیشتوانەکەی نانی بەیانی، نانی نیوەڕۆ و نانی ئێوارەشیان پێدرێت. کارمەندی کۆمەڵایەتیەکانیش یارمەتی دانیشتوانەکە دەدەن بە حەوێنەوە و بە دوای کاریشدا بگەڕێن. تایلەر کەرکپاترێک کارمەندی ئەربن ئەڵچەمی ئەو کۆمپانیایی کە ئەم گوندە تایبەتێ بەڕێوە دەبات دەڵێت بە پێچەوانەی بەردامەکانی ترەوە لێرە ئەوەندە کۆتوبەند نییە. ئێمە قەدەغەی هاتوچۆمان نییە. ڕێنمایەکانمان سەبارەت بە بەکارهێنانی مادەهۆشبەرەکان زۆر جیاوازن، چونکە هیچ کەسێک بەهۆی خواردنەوە یان بەکارهێنانی تریاک دەرناکەین. وەر کاتێک خەڵک هەست بکەن کە دەیانەوێت بەرەنگاری ئالوودەبوونیان ببنەوە، ئێمە کارمەندمان هەیە کە دەستبەجێ بەردەستن بۆ ئەوەی یارمەتیان بدەن هەنگاوی داهاتوویان بنێن. کەرکپاترێک دەڵێت ئالوودەبوویەک ئەگەری زیاتری هەیە چاک بێتەوە ئەگەر بچێتە ژینگەیەکی نوێ و دۆستانەوە. بەڵام هەندێک لەو باوەڕدان کە بەرنامەکە زۆری تێدەچێت. لۆس ئەنجلس تایمز بڵاوی کردوتەوە کە گوندێکی 39 ماڵ لە باکووری هۆلیوود نزیکەی 5 ملیۆن دۆلاری تێدەچێت. لە هەمان کاتدا دەسەڵاتداران گوتویانە هەر خانوویەکی بچووک لە نێوان 5 بۆ 8 هزار دۆلاری تێدەچێت بۆ بنیادنانی. بەڵام هەندێک لە ڕێبەرانی شار هێشتا پشتیوانی لە بەرنامەکە دەکەن. خەڵک شایانی ئەوەن پارەیان تیاوە گەڕ بخرێت. ئەمە خەڵکانە ناخۆشیان بینیوە، ئەوان لە ژیانیاندا بەرەنگاری و کێشەی گەوریان هەبووە. هەموو کەسێک شایانی ئەوەیە بۆ ئەوەی بتوانن بگەنە توانای خۆیان. ئەوەش کۆمەلگایەکی مرۆڤدۆست و میهرەبان دروست دەکات. ئەم گوندانە وەک چارەسەرێکی کاتی دەبینرێن. پێشبینیش دەکرێت دانیشتوانەکەی دوای 3 بۆ 6 مان بگوێزرێنەوە بۆ خانوبەرەکانی کە حکوومەت پارەیان بۆ ئەدات. دەسەڵاتداران دەڵێن کە لەوانەیە قورس بێت، چونکە لە ئێستادا کەم و کوڕی هەیە لە ژمارەی خانووی هەمیشەیی لە شارەکەدا کە حکوومەت پارەکەی ئەدات.